سڵاو لە تۆشتوانە جەژنی نەورۆز پیرۆز بێت بەڵێ لە شاری هەولێر لە بەیانی زۆوە هاوڵاتیان بە شێوەیەکی یەکجار زۆر ڕوویان لە سەیرانگاکانی دەوروبەری هەولێر کردو سەیرانگاکانی شێخ تووڕاب وەروها سەیرانگاکانی هەنارەوە ئێرەش سەیرانگای دڵۆپەیە پێدەوترێ ئێستا شوێنی ئێمەلەین بەرزایەکانی کەس نەزان لێرە هاوڵاتێکی زۆر سەردانی ئەم سەیرانگایە کردو و بەرزایەکانی کەس نەزانیش ناسراوە لێرە گرد و غاباتێکی زۆرەوە هەیە هاوڵاتێک یەکجار زۆرەوە هاتوون بەتایبەت بۆ ئێوارانیش هاوڵاتی زۆر دێنە چکە شوێنەکە نزیکە دواتر بگەڕێنەوە بۆ ماڵەوە بۆی تووشی قەلەباڵغی نەبن من هەوڵەدەم لەگەڵ هاوکارم هەڤا لەگە هاوکارم بێت بچینە لای بەشێک لەو خێزانانێکەوە سەردانیان کردووە بۆ بەرزایەکانی کەس نەزان سان لەگەڵ کەین و بیان دوێنین سڵاوتان لێبێت ماندوو نەبن نەورۆزتان پیرۆز بێت نەورۆز ئەو ساڵتان پیرۆز بێت چۆن بەڕێتان کرد چۆن بوو بڕیارتاندا بێنە دەرەوە و لەگەڵ چێ هاتوون بێزایەت بێ پێشەیە پیرۆزبایی جەژنی پیرۆژی کوردستان هەمە خەڵکی کوردستان دەکەم هیوادار هەموو ساڵەکە لە خۆشیدا بژین و ئەمە لەگە عادی خۆمان پێکهاتین دەرەوە بۆ جاگایکی خۆش حەز ناکەنەوە هاتنە دەرەوەتان پەیوەندی کۆمەڵایەتی نوێ بێتەوە ئێوە چەند عایلە هاتوونەتە دەرەوە ئێمە تقریبان 300 عایلە پێکهاتین هەموو پێکهاتین دەرەوە و بۆ خۆشی و سەربردی بەخت لە خۆشیدا بن سڵاو لەوێت جەژنی نەورۆز لە چێ پیرۆز دەکەم پیرۆز دەکەم لە خانوادەی خۆم لە هەموو کەسێکی کورد و هەموو تاکێکی کورد خێربێن سەرچاوم پەیامەت چێ لەو ڕۆژە و خەڵک هەمووی لە دەرەوەیە لە هەر چوار پارچەی کوردستان لە گەشت و سەیران و ئاهەنگدا پەیام ئەوەیە پەیامی نەورۆز دایمەن پەیامی ئاشتی و تەباییە لەگەر یەک بژین بەڵێ ئەم نەورۆزەش تەبعاً فەرقێکی هەیە لەگەر نەورۆزەکانی تر بەهۆی ئەم باری ئەم کۆڕۆنەی کە بەسەرمان هات ئینشەڵڵا خوای گەورە لەسەرمان لادەبە لەسەر هەموو تاچی مسلمانی کورد سڵاو لێبێ نەورۆز پیرۆز بێت پەیامی تۆ بۆ تایبەت بۆ نەورۆز بۆ کورتچیە پێشەچی بە خێر هاتنی کەناڵەکەتان دەکەم پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەم لە هەر پارچەی کوردستان ئینشاڵڵا نەورۆزەکی خێر و بەرەکەت دەبیدە بۆ گشت مسلمانان ئەمەش هەموو ساڵەوها لەگەر یۆڵداش ساوایەکانمان دێین سەفرەی خۆمان دەکەین بەخۆشی و بە سەلامەتی و ئینشاڵڵا نەورۆز هۆکارێکە بۆ لێک نزیک بوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڵێ یعنی ڕاستیەکەی ئەمە هەموو ساڵێک یعنی هەر بەخۆشی دەین یعنی هیچ ئەشکالێک نابێ ئینشاءڵڵا بەخۆش هەوڵ دەم لەگەڵ ئەو خاتونانە قسە بکەم سڵاو لێبێ نەورۆزتان پیرۆز بێت بەخێر بێ کاکە بەخێر بێ سەرچاوم خێر بێ پەیامتان لەو ڕۆژە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کوردەچی دەکەم لە هەر چار پارچەی کوردستان ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەو نەخۆشی و کۆڕۆنایەش نامینێ و بەرەو خۆشی دەچین ئینشاءڵڵا دایەجان سڵاو لێبێت بەخێراتتان دەکەم بە زوە هیچ قسێکم لێ نایە سڵاوتان لێبێت بۆ ئێوارە خواردن چیتان حازر کردووە تکەیە و کەبابە ئینایتمان نەورۆزی ئەو ساڵ چۆنە لەگەڵ ساڵەکانی تر خۆشە ئینشاءڵڵا نەورۆزەکی خۆش دەبیتن لە هەموو لایەکی لە هەموو کوردەچی سڵاو لێبێ خاتون نەورۆز ئەو ساڵ چۆن دەبینی بەراورد بە نەورۆزەکانی وەڵا نەورۆزێکی خۆشە کەشەکەی خۆشە کەش و هەوایەکەی پیرۆزبایی لە هەر چار پارچەی کوردستان دەکەم لەم گۆش پیرۆز بێ ئینشاءڵڵا دیار ئەو کچە جوانە دەیەوە قسە بکاتن پەیامەت چی ئەمڕۆ لە نەورۆز نەورۆز خۆشە پیرۆزبایی لە هەموو چار پارچەی کوردستان دەکەم تا خۆش بە سەرکەوتویت بەڵێ توانەوە پەیامی هاوڵاتیانە لە شاری هەولێر لە دڵۆپە پیرۆزبایی نەورۆزیان لە خزم و کەسوکارەکانیان دەکەن بەڵێ